بەشێکی زۆر لە خانەنشینان بەهۆی نەبوونی فۆرمی لە ژیاندامان موچەکانیان پێنەدرا. ئەوانەی لێرەن نەخۆش و نابینا و خاوەن پێداویستی تایبەتن. دەڵێن کەس پێی نەوتون بەرحەیاتی بکەن، دوای بێنەوبەردەیەکی زۆریش موچەکانیان پێنەدرا و هەر یەکێکیان قسەیەکیان هەیە. ئەگەر وڵاتێکی سیستمی وایە ینی مەرکەزی ئەتوانرا ینی چارەسەری کێشەکان بکرێت بەو شێوەیە نەبێت کە ئاوا خەڵکێکی فەقیری بەدار شەقەوە بە نەخۆشی بە پیری بە کوێری ئەوە ئێستادانێک لێ بوو ئەوە سێریکەن ئەوە فەقیرە کوێرە ناو سارەکە هێنایانە بۆ ئێرە بەری ناکەوێت ینی بەڕاستی وەزعێکی خراپ ناخۆش کە ئەبوایە پێشتر چۆنە لە چارەسەریی ئەمەیان بکردایە. قەینانکە خۆ خەڵک پێی خۆشە ئینەکە تۆ ساڵانە تازەکەیتەوە بەڵام ئاوا مێزێدانێن کورسیدانێن ئەوە ئێمە پەکەوتین یعنی چی تەقاوت مردوو نییە کە تەقاوت بوو مردووی تەواو هیچی نایەنێ ئێمە چی بکەین دەسەڵاتی هیچمان نییە. تۆمارکردنی بەرحەیاتی یان لە ژیاندامان بۆ ئەوەیە بیسەلمێنێت خانەنشینەکە لە ژیان داماوە و دەبێت ئەوانەی موچەکانیان بۆ وەردەگرن بەرحەیاتی بکەن و پەنجەمۆری خانەنشینەکەیان پێبێت. بەڵام وەکو لە وێنەکانە دەبیندرێت بە ناڕەحەتی لە حەوشە و سەربۆنیتی سیارە و ئەمژور و ئەمژور دوجار خانەنشینان بەشێکیان موچەکانیان لە بەڕێبەراتی خانەنشینی وەرنەگرت. دوو ڕۆژ ڕێکە ئەم دوو ڕۆژە چیت کردووە؟ ئەم دوو ڕۆژە هەر ڕاکەڕاکەمان کرد بە شوێن فۆرما و بە شوێن ئێستیزاخا و بە شوێن چییە و تۆ دوو ڕۆژە خەریکی تا ئێستا موچەکەت وەرنەگرت؟ ناوەڵڵا ئێستا چیت ماوە کە تەمام نردیان بۆ بانکەکە ئەترسم پەنجەمۆرم نەکردێ لێ بمگێڕنەوە مۆزەفیان نییە بیست مۆزەف دانیشە ئیشەکەی خەڵکەکەی بەڕێوەکە وایکان ئەوەی کە بینم لەوێ هەر ئەوە نەیە بەس ئەوە نەیە آخر بۆ تاقە مۆزەفێکەیە لە هەموو دایرانەیە لە هەم حکوومەتە گەورەی مێک مۆزەف ئەلەوێ بیکا بۆ مەموو عالەمەیان سەر خرجانەوە تا ئەم خەڵکەی بۆ تۆزێ موچە بە سێمە. حوتی کانونی دووەمی 2023 دەستکرا بە تۆمارکردن و پڕکردنەوەی فۆرمی لە ژیاندامان، بەڵام بەشێکی زۆر لە خاوەن پێداویستە تایبەتەکان دەڵێن کەس پێی نەوتون فۆرمەکە پڕ بکەنەوە. ئەوە شوای کرد پیر و پەکەوتە و نابینا و بە تەمەنەکان دوای 58 ڕۆژ لە چاوەڕوانی بەم شێوەیە مامەڵەیان لەگەڵدا بکرێت و بەدەستی خاڵی بگەڕێنەوە ماڵەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.